السلام عليكم يا گەنجان چۆنن باشن ئەوە چی دەکەن گوێ لە چ دەگرن جەومان هەیە گوێ لە گۆرانی دەگرین بۆ خۆمان لێرانە ئەدی نازانن گۆرانی چ خراپەیەکی هەیە و ئینسان بەرەو چ خراپەیەک دەبات و حرامە وڵی مامەستان نەمازانانی ڕێزەگەشتەکە پێمان بڵێ دڵخۆش دەبین. بسم الله الرحمن الرحيم. عمەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت دەستپێکی گۆرانی لە شەیطانەوەی خوا پەناماندات کۆتاییەکەشی تۆڕەبوونی خوای پەروەردگارە و خوای پەروەردگار لە تۆڕە دەبێت چونکە لە خوا بێ ئاگا دەبێ. عوقبەی کوڕی نافیع ئامۆژگاری منداڵەکانی دەکات و پێی دەڵێت بە منداڵەکانی دەڵێت ڕۆڵەکانم گوێ لە گۆرانی مەگرن چونکە هەر کەسێک گوێی لە گۆرانی گرت پێت تووشی خراپەی زیاتر بووە و کەوتۆتە ناو خراپەی زیاترەوە. عمەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت 3000 گوتی ئامان ئامۆژگاریتان دەکەم گوێ لە گۆرانی نەگرن چونکە خوای گەورە قورئانتان لەبیر دەباتەوە ئەگەر بێت و گوێ لە گۆرانی بگرن. دکتۆر عایزولقەرنی لە یەکێک لە کتێبەکانی خۆیدا نووسیویەتی زەرەر و زیانەکانی گۆرانی چین. یەکەم لە زەرەر و زیانەکانی گۆرانی ئینسان لە خوای پەروەردگار بێ ئاگا دەکات. دووهەمیان دڵی ئینسان ڕق دەکات. قورئان و زیکر و یادی خودای پەروەردگار لەبیر ئینسان دەباتەوە. ئەنجا گۆرانی وا دەکات کە شەیطان بەسەر ئینساندا زاڵ بێت. کاکە گۆرانی بانگی شەیطان دەکا برام. کاتێککە گوێ لە گۆرانی دەگری دڵنیا بە ئەوە بانگی شەیطان دەکەی شەیطان بەسەرتدا زاڵ دەبێت بەرە و تاوانی زیاتر خوا پەناماندا گەنج بەرە و تاوانی زیاتر و زینا و جۆرەها بێ ئاگایی و جۆرەها خراپە دەڕوات. ئەنجا کاتێککە گوێ لە گۆرانی دەگری گۆرانی دەڵێ ئەی گەنج بزانە کە پەردەی حیا و شەرم لە نێوان ئینسان و لە نێوان خودای پەروەردگاردا نامێنێت. لێرەوە ڕوو دەکەمە هەموو گەنجێک ئەی ئەو گەنجەی کە تا ئێسا لە ناو مۆبایلەکەتدا لە جیاتی قورئان گۆرانی لێ دەدەی و گوێ لە گۆرانی دەگریت. ئەی ئەو گەنجەی کە دا ئێستا تەوبەت نەکردووە و نەگەڕاویەوە بۆ لای خوای پەروەردگار وەکو ئەو گەنجانە پەیمان بدە جارێکی دیکە گوێ لە گۆرانی نەگری بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار چونکە خوای گەورە ئینسانی تەوبەکاری خۆش دەوێت گەنجی تەوبەکاری خۆش دەوێت.